والصلاة والسلام على رسول الله سيد المرسلين وعلى آله وأصحابه ومن والاه. اللهم صل على سيدنا محمد صلاة تفتح لنا بها أبواب الرضا والتيسير وتغلق بها أبواب الشر والتعسير. أنت مولانا فنعم المولى ونعم النصير. عزيزان خۆشەویستان، لە شەوێکی تری جمعەی مبارەکە لە خزمەتی سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کتێبەکەی جنابی مامۆستای مدەڕیس فەریقی ڕەحمەت بێ الوردة العنبرية في سيرة حضرة الخير البرية ئەم کتێبەی کە مامۆستا داینە وەکو ئەرزمانکردن بە شیعر و باسی سیرەی پێغەمبەری خواکە. گەشتینەوە شوێنێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوە مەدینەی پیرۆز و وردە وردە ئیتر ئەسحاب و خەڵکی لەکۆ بووە بە نیازی دروستکردنی دەوڵەتی مەدینەیە و لەوێشەوە ئەم ئیسلامە تیشک و ڕۆشنایی ئەم ئیسلامە بگەینێ بە شەرق و بە غەرب. وهي ما وصاها وإذ مضت أشهر من 7 من الهجرة إذن القتال أتى في الحل للحرم وفي سنين غزوا وبانتصار نجوا ونشروا ملة الإسلام في الأمم نحو 63 غزوا غزوة منتصرين بنور العزم والهمم في نحو 26 بها المصطفى صلى الله عليه وسلم. يا حبذا قائد الأبطال ذو الحكم لهم مواقف فض في الحروب كما قد جاءنا الخبر الثابت بالرقم. يطول شرع الجميع للجميع كما ظهر أبرزها كأسطع الأنجم أشهرها بدرنا الكبرى وخيبرهم وخندق شهدت بقوة الهمم إلى آخر الشعركات. ما وصاها فرميت رضا ورحمة الله لەسەر بێ پاش ئەوەی کەوا حەوت مانگ لە هیجرەتی پێغەمبەری خوا تێپەڕی، یعنی حەوت مانگ و کۆچیان کرد بۆ مەدینە و هیجرەتیان کردبوو، ئیتر ئایەتی ئیزنی شەڕ دابەزیە خوارد. طبعاً پێشتر خوای تەبارەک وتەعالا ئیزنی شەڕی پێغەمبەری خوای نەدا و ئیزنی ئەسحابەکانی نەدا کە شەڕ لەگەڵ کافران ناکەن، بەڵکو ئەمریان پێکرا و بە سەبر و بە سەبات و بەرگەگرتن لە ئاست ئەو هەموو ئازار و ناڕەحەتی و دەرکردن و هیجرەت و ماڵ بردن و ئیهانەکردنیان خوای گەورە ئیزنی شەڕی نەدا. پاش ئەوەی کەوا حەوت مانگ ئەچنە مەدینە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی و ئەسحاب کۆ ئەکاتەوە مەدرسە و دانیشگایەک پڕ لە تەزکیە و ئەخلاق دروست ئەکا خەڵکی لێخڕەبێ، اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوا ئایەتی ئیزنی شەڕی ئەدا و ئاماژەی پێکە ئیتر کاتی ئەوەیە کەوا شەڕ لەگەڵ کافرانە ئەعلان کەن، ئینتیقامی توندیان لێسێنن و حەق و تۆڵەی خۆتانان لێ بکەنەوە و ئەم ئیسلامە ئەبێ بگات بە مەککە و غەیری مەکەش. ئەمەش تەبعاً دیارە ئەوان ئاشتیان ناوێ، شەڕیان نەوێ. بۆیە خوای تەبارەک وتەعالایش پاش سەبری پێغەمبەر و سەحابە 10 ساڵ سەبرگرتن، ئارامگرتن بەدەست زوڵم و زۆر و ستەم و خیانەت و ماڵداگیرکردنی کافران، ئەسحابی پێغەمبەران کافرانەوە، ئەم هەموو سەبرەی پێغەمبەر و هاوڵان خوای گەورە ئیزنی شەڕی دا. فەرمووی ئیتر ئەوەیە کەوا ئیتر ئێوە شەڕیان لەگەڵ ئەعلان کەن و ئیجازەی ئەوەتان هەیە غەزا بکەن، بەڵام بەو مەرج و شەرطی کەوا لە شەریعەتی ئیسلام ئاماژەی پێکراوە. جیهاد فەرزی عەینە، موسڵمان هەلوو ڕای بە جیهاد دەبێت. هەر کەسێک بڕای بە جیهاد نەبێ ئیمانی لەقا. چۆن نوێژ فەرزی عەینە، ڕۆژووی ڕەمەزان فەرزی عەینە، جیهاد فەرزی عەینە، بەڵام بە شەرط و مەرجی خۆی لەگەڵ کیای نەک لەگەڵ موسڵمان، نەک موسڵمان بکوشی بۆ ئیعلای کەلیمەت الله بێ، بەرزی کەلیمەی خوا، بۆ بەرگری لە زوڵمە کە زوڵم نەهێڵێ، کە زوڵم لێ نەکرێت، بۆ
بۆ دیفاع لە خۆتە، لە خاکتە، لە وڵاتە، لە دینتە، لە عیرز و لە ناموسە. جیهاد لەم پێناوە فەرزی عین. تۆ وڵاتێک موسڵمانە ئیماندارە باڵ و نوێژ و جمعە و جەماعەت تیاکرێ پەلاماری ئەدەی خەڵکە یەکوژی، ئەمە دژ بە جیهادە. بەڵکو ئەو موسڵمانانی کەوا تۆ پەلامان ئەدەی ئەوان واز بە جیهادی تۆ بکەن و تۆ لەناو بن، کە بەڕاستی ئەمڕۆ ئەمەی کە بەناو جیهاد و ئەکرێ لەلایەن داعش و ئەنساری سوننە و جێشی قوڕ و هەراوریا و شیعە و میعە و هەراوریاوە ئەم کەتایبانە هیچی جیهاد نین، ئەوانە هەر هەمووی دش بە جیهادن. بەڵکو پێویستە موسڵمانان ئیعلانی جیهاد بەرامبەر ئەوانە بکەن، چونکە جیهاد ناشی بکەن، چونکە موسڵمانە بکەن، چونکە ئەهلی ئیمانی نەبکەن. خوای تەبارەک وتەعالا لە پاش حەو مانگ لە هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئایەتی ئیزنی شەڕی بۆ پێغەمبەری خوا ناردەوە. فەرمووی أعوذ بالله من الشيطان الرجيم لسورة الحج آيات 39 أذن للذين يقاتلون بأنهم ظلموا وإن الله على نصرهم لقدير. أقول سيدي سنجي هذا بين فاي تبارك وتعالى أفرميت إذني أواني كوا إذني شردرا قتال غزادرا بو أواني بأنهم ظلموا ظلم يعني أكرام، يعني بو مظلوم. جهاد كإذن پیغمبری خوا صحابه خوا پیغمبر و صحابه مظلوم زانی او همو اهانه کران، جوێنیان پێدرا، تعذیب دران، ماڵیان داگیر کرا. خوا لە پاش ئەمە فەرمووی ئیتر ئێوە مەظلومن، ئیجازەی شەڕ و قیتالتان هەیە لەگەڵیانە، حەق و ئینتیقام و تۆڵە خۆتانی لەسێنن. أذن للذين يقاتلون بأنهم ظلموا، إجازة أوانا دراك ظلمان ليكراوة كشر للكافران أبكان. وخواي قورش لسر سركوتن وسرخصني هوا قدير وتوانا وبقدته، إن الله يدافع عن الذين آمنوا. قال قم سما قال قد شيني مظلومة يغنبروا الصحابة خواي قورا لهم غزا كان سريخستن وكاركيتشي وما شراناك سعى الماني بدينا كان ألم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و سەحابە شەڕیان فێشە بە خەڵک نەخێر، بەڵکو شەڕ و جیهاد لە مقابلا چی دانراوە؟ لە مقابلی زوڵما دانراوە کە زوڵمیان لێکراوە، ئەمانیش نێ ئەو زوڵمان مەحو کردەوە، ناویان بردووە. شەڕ و جیهاد دانراوە لە ئیسلاما غەزا بۆ ئەوانەی کەوا بەرگر و ڕێگر و حائلن لە بەردەم بڵاوبوونەوەی ئیسلام، ئەوانەی کە موسڵمانان ئەزێدن موسڵمانان بکوژن یانە موسڵمانان نەکەن. ئەینا چەندەها قەوم بەبێ شەمشێر بەبێ شەڕ موسڵمان ڕووخۆن، جایانە ئیسلام پاکە و بێگەردە. جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم غەزا و سریە و کەتایبانەکەوە بەشدار بووە، هەندێک ئەفەرموون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تقریبا لە 25 غەزا بەشدار بووە، هەندێک ئەفەرموون 26، هەندێک ئەڵێن 27، هەندێک ئەڵێن 29. بەڵام ئەی مامۆستا ئاماژەی پێ کردووە ئەفەرمێت، مامۆستا دەرەجاتی عالی بێ ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تقریبا لە 26 بەشدار بووە. گەورەترین غەزای پێغەمبەری خوا غەزای بەدری گەورەیە، جا غەزای خەیبەر، غەزای ئوحود، باقی غەزاکانی تر. یەکەم غەزای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دەستی پێکرد مەسەلە کە ئیتر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوا ئیجازەی جیهاد و شەڕیدا کە لەگەڵ کافرانە بیانکە شەڕ بکەن لەگەڵانە. یەکەم غەزا ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم غەزای ویدان بوو یا ئەبوائیشی پێوترێت. ئەم غەزا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تقریبی 12 مانگ لە هیجرەت تێپەڕی بوو، یعنی تقریبی ساڵێک. پێغەمبەری خوا هەمیشە خوا ئیجازەی جیهادیدا هەمیشە بە دوای ئەوە ئەگەڕێ ڕێگە چارەیەک کە بە شەڕێک نەبێت، بە دوای ئەوە ئەگەڕا قوڕەیش ئیمان بێنن قەناعەت بن، بەڵام کە زانی قەناعەت ناکەن خوا ئیجازەی ئەوەی داکە شەڕیان لەگەڵا ئێلانکە. پێغەمبەری خوا هەمیشە بە کەتایی و بە سریە و بە مەفرەزە و بەمانە لەگەڵ ئەسحابە دەرئەچوو بۆ ئەوەی کەوا ڕێگە چارەیەک بدۆن کە چۆن شەڕیان لەگەڵا بکات، چۆن پەلاماریاندا، چۆن ئەو هەموو مڵک و ماڵە کە هی ئەسحاب و پێغەمبەر داگیریان کردووە لێیان سێنێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ
شەست پیاوە بۆم غەزای ویدان یان ئەبوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مانگی سەفەرا پێغەمبەری خوا دەرئەچێت بەرەو ئەو ئەبوا و ویدان کە شوێنێکە حەزەتی حەمزەی مامەی لەگەڵا ئەسەدوڵڵاه یا رەبی دەرەجەی عالی بخوا لە هەمویان ڕازی بێ اینجا حەزەتی سەعدی کوڕی عوبادەی لەسەر مەدینە دانا فەرمی تۆ والی مەدینە بە تا ئێمە ئەگەڕێنەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆشتن تا گەشتنەوە شوێنە بەڵام تووشی هیچ شەڕێک نەبوون بەس تەنها بۆ ئەوە ڕۆژ پێغەمبەری خوا بزانە دوژمن چیەکەن بەرنامەیان چییە نیازیان چییە ئەمە ئەرزمکردن ئەمە لە دوای ئیزنی ئایەتی شەڕ جیهاد غەزوەی دووەم یعنی جیهادی دووەم بەواڵتە غەزوەی بەواڵ ئەمیش لە ساڵی دووەمی کۆچیە بوو تەقریبی لە مانگی ڕەبیع الئەوەلا بوو سیانزە مانگ یعنی پیان نابووە ساڵی دووەمی کۆچی پێغەمبەری خوا لەگەڵ 200 ئەسحابە ئەڕوات بەرەو ڕووی قافڵەی قوڕەیش کە ئومەی کوڕی خەلەفی جموحی سەرکردایەتێکە بۆەوەی کە پێغەمبەری خوا لەگەڵ ئەسحابەکانە ئەم قافڵە کەشتیان پێ تیجارەت و بازرگانیەکەن ئەمە زۆربەی ماڵەکانی ئەسحابەکانی پێغەمبەری خوا و پێغەمبەرە داگیریان کردەوە ئەوان کاس پێ پێغەمبەری خوا فەرمی ئەوەشمان دەستکەوێتەوە باشە بۆم هەموو خەڵکە داماوە کە هیجرەتیان کردو هیچ هیچیانیە لێرە ئەوە بوو بە سەرکردایەتی ئەو ئیبن ئومەی کوڕی خەلەف جموحی بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئەوانە تێک نەکەوتووە شەڕیان توش نەبوو ئەوان دەرچوون و پێغەمبەری خوا بە سەلامەتی گەڕاوە ئەمە هەنگاوەکانی پێغەمبەری خوا بۆ جیهاد یەکەم بەواڵ ویدان جیهادی دووەم غەزوەی دووەم بەواڵ جیهادی غەزوەی سێم غەزوەة العەشیر تەمەن غەزوەی عەشیر لە مەوزع و لە شوێنی بەنی مودلەجا بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مانگی جەمادی یەکەمە یا جەمادی دووەمە وەکو لە ڕواتەکانە دووە لە هیجرەتی لە ساڵی دووەمی کۆچیە بەخۆی 150 پیاوە یا 200 پیاوە ڕۆشتن عینی شت خەبەریان پێگەشتووە کەوا سرێکی قوڕەیش یا مەفرەزەیەکیان یان قافڵەیەکیان باروماری پێیە پێغەمبەری خوا بۆی کەوا ئەو بار و کۆڵ و باریان لێسێنێت کە حەق و مافی خۆیان نیازی بوو کە بەسەر ئەو قافڵا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مودلەجا کە بەشێکە لە کەنانەوەمانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵدانا بە سەرکەوتوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم غەزوەیشا بە سەرکەوتووی خۆی ئەسحابەکانی ڕزگاریان کرد ئەنجا غەزای بەدری تەمەن لەم غەزا کۆمەڵێک شتیان دەستکەوت وەکو عولەما و زانان ئەفەرمون ئەوە یەکەم غەنیمەتە لە ئیسلامە بەڕاستی کە دەستکەوتووە یان ئەفەرمون لە سلێکی عەبدوڵای کوڕی جەحشە کە ئەو غەنیمەیان دەستکەوت بەهەرحاڵ هەرکامەیان بێ لەم غەزوەیە پێغەمبەری خوا خۆی ئەسحابەکانی بە سەلامەتی ڕزگار نەبوو توی شەڕێکی وا نەبوو غەزوەی بەدری یەکەم تەمەن دووسێ بەدر هەیە غەزوەی بەدر یەکەم ئەوەیە کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەرزی کوڕی جابیری فەهری کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم غەزوەی عەشیری پێوتێ ئەمە بە دەڕۆژێک ئەم زاتە تەقریبی شوان بوو دیار نەمابوو بەڵام موسڵمان بوو ئەسحابی پێغەمبەری خوا بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ داواکردن و دۆزینەوەی خۆی و چەند ئەسحابێک ڕۆشتن کۆمەڵێک ڕۆشتن تا گەشتنە شوێنی ناحی بەدر لەویا کەرزی کوڕی جابیریان دۆزیوە ئەمەش تەبعەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ غەزا ڕۆی چونکە بە دوای ئەو زاتا گەڕا وەکی ئەو زاتە ون بووە لەوە چ کوشت بێتیان نەجە بردبێتیان ئێمە بڕۆین بێنینەوە کە دۆزیانەوە پێغەمبەری خوا گەڕاوە ئەوە نامرا بە غەزای بەدری یەکەم ئەمە تا ئێستا شەڕ و شۆڕ تووشی پێغەمبەری خوا نەبووە
سلي عبد الله كوري جحش سلي عبد الله كوري جحشة تقريبا 8 نفر مهاجرين باقية المسألة أنصار يا إدركان بون للشيكا للشوان برو مكة روشتي طبعا لما عندي تقريبا رجب أبو شاوديري وردي قريشانا لو كاتا فمرت به قافلية قريش كلا الشام وقراوة دايبة لا يانا أم قافلية زبدو يعني كرو خرماو كومولا وسائل خواراكي باش بيو عفوا لطائفة وقراوة عمري كري حضرمي كسات برشيكر عبد الله كري جحشو يا ركاني في غمري فا كبون مراقبة قريش نسيجي مكبوبونوا كبسان مكان يازي شيء قريش نيازيان شيء كم قافلة قراوة دان بسدانا كدان بسدانا عمري كري حضرميان رواني جهنم كر عثماني كري عبد الله ينقل حكمي كري كيسان أمدو أنا ينقل وهرب من هرب وشكا رايكل روي قافلة كان بشيش قافلة كان بشيلو هنا نوا بو مدينة بو أصحاب كان في غمني أجا علماء فرون أما يكم غنيمة بو لإسلام يكم غنيمة بو لإسلام كفي غمر أصحاب دس ينكو كيشتع لشاو سرد وسامان وملك مالك وان كذا يقرأ وهيج نبو توزي خولا قاردن طبعا ما مقدمي أمهم سريو مفرزانو درشوناني پیغمبر إخوة هموي پیشکی و دارشنا بو برنامه بو غزاكي زور قورة كبدرة باقي غزاكاني ديش أمهم تاقي كرنو مراقبة قريشو وردكاري لتجارة بازرگانيانا أما جورك لا بلاني پیغمبر إخوة صلى الله عليه وسلم كخواي قورة إجازي حق طولي داوة إجازي أوي داوة كوا إتر أمان نابي من مظلومين دس بسرائي بوسنو قريش وكافرون بشيك زمنا لك أبي إتر حق إخوان شتين جا خوش شويستان لغزوة بدرة كوتاي بوتاري مشوينين أزم كدن تقريبا نزيد 26 غزاء يا 28 تا 29 غزاء پیغمبر إخوة بجداري داخل دو الحمد لله هموش ياسر كودوه پیغمبر نازل صلى الله عليه وسلم أمانة كباس ما كن أمانة بيشكيبن بو دروزبوني غزاي بدر خواهي قولوا لهم لا يكما راضي بي ولهم لا يكما خوش بي يا ربي خواهي كان لغلو بيغمبرا لغلو محبت يوك بيغمبرا بشينو بني وزدو بينوا أو بيغمبرا روش كما تبان ماكا ودرمانكا خواهي لغناي خمان باقو دايك ما خوش بي لخمان باقو دايك ما راضي بي ناومان لدفتري بيروزي بيغمبري خواهي كناوي أصحابكاني ومتكيتي هيك صلى الله عليه وسلم خواهي لو دفترنا خمان باقو دايك ما توماركي بيغمبري خواهي دعاء خير ما بوكا أو دعاني بيغمبري خواهي فبيت هوكاري إصلاحي خمن قانوا هذا مالهم داروا خاطرات الاجتماع ولا بلا مصيبته وبا نقشين لا ماندي ولات ما لادي ولات مسلمان لادي هم خلقي لادي يا ربي خويا امنا وشكرنا وباقي وباونا راحتي كان لسر ارزا هلقرا لسر كافر ولسر مسلمان فورقارا يتفارينا هر نقشي بلايك روحك هذا سر ارسواي جان بهوي تاواني تاوان باران وكفري كافران وغضب لهم مقرا فورقارا يتفارينا غضب خود ما لسر هلقرا فروردگارا نخوشی و ناخوشی ما توش مکه یا ربی خالد پارین و بهوی تاوانی تاوان بارانو فعل خرابی خمانو هم خلقیه و خواه غضب مالی مگره یا ربی خواه جان ناراحتی و بلاو نخوشیخان من سلاوه شفای جسد روحی ولایک ما با شفای نخوشیخانی ماوان با شفای نخوشی خستخانه هان ما با یا ربی خواه جان نپارین و با ایمان و بانشین و مان بنو زندو مان کرده يا ربي خويا جان باسم اعظم خود لبركاتي خد داران لبيغمبران والصالحان في اوشاكان خويا اهل القران بين يا ربي خويا عاشق القران بين اهل صلوات بين عاشق صلوات بين لقل بيغمبران ياراني بيغمبران خو اصحابي بيغمبري خوا صلى الله عليه وسلم صالحان وخاناسان متابين لقل محبتي اوانا بشينو برينو زندوبينو ريسكو ريباسي اوان برندين هميشه دائما ريسكو ريباسي اوانا بين امين امين اقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمه الله